تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. يا بني أقم الصلاة وأمر بالمعروف وانه عن المنكر واصبر على ما أصابك إن ذلك من عزم الأمور. کوڕی شیرینم، نوێژەکانت بە چاچی ئەنجام بدە، فەرمان بە چاکە بکە، قەدەغە لە گوناه و خراپە بکە، بە ئارام بە لە بەرامبەر ئەو ناخۆشیانەی کە تووشت دەبێت. بەڕاستی ئەوانەی کە باس کران هەندێکن لەوانەی هەر دەبێت بکرێن. سوورەتی لوقمان. لێرەدا قورئانی پیرۆز بە دوای یەکدا ناوی چوار شت دەهێنێت: نوێژکردن، فەرمانکردن بە چاکە، ڕێگری لە خراپە، سەبرگرتن. نوێژ گەورەی هەموو پەرستشەکانە و کۆڵەکەی ئیسلامە. فەرمانکردن بە چاکەش یەکێکە لە بناغە گرنگەکانی دین. ئەگەر ئیماندار لە دوای توانا و لێهاتنە کەسیەکان و لێپرسراویەتیە کەسیەکانی بکەوێتە سەرڕێی ڕاستکردنەوەی خراپە و هاڵەکانی نێو کۆمەڵگەکەی، بێگومان چەندین کێشە و گرفتی دێتە بەردەم. ئەوانەی کە داوایان لێ دەکرێت شتانێک گواز لێ بهێنن کە ساڵانێکە لەگەڵیان ڕاهاتوون، یان ئەو تاکو دامەزراوانەی کە بەرژەوەندیەکانیان دەکەوێتە مەترسیەوە، هەمویان ڕوبەڕووی دەبنەوە و پەلاماری دەدەن. لە حاڵەتێکی لەم جۆرەدا پێویستە ئیماندار سەبر لە بەرامبەر هەموو ئەمانە بگرێت و ناچارە ئاراستەی خۆی بپارێزێت. ئەگەر بەم چاوە تەماشای مێژوو بکەین، چەندین نمونەی تێدا دەبینین. لە پێشەمویانەوە پێغەمبەری خوا لە داعوا مەزنەکەیدا و تەنانەت لەو کاتانەشدا کە تەنها ماوەتەوە، لە ئەمبەر هیچ شتێک لەوانەی وەک لەمپەر هاتوونەتە بەردەمی لەرزەی پێ نەکەوتووە و هاوڕێ لەگەڵ سەبر و دامەزراویدا لەسەر ڕێی خۆی بەردەوام بووە. کەواتە موسڵمانیەتی ڕاستەقینە و گەیاندنی بە کەسانی دی لەگەڵ سەبردا دوانن. ئاەتێکی دیکە ئەم لایەنە ڕوونتر دەردەخات و دەفەرموێت: واستعینوا بالصبر والصلاة. واتە پەنا بۆ هەموو جۆرەکانی سەبر و نوێژ ببەن و لەسەر ڕێی خۆتان بەردەوام بن. لە ڕاستیدا بەردەوام بوون لەسەر 5 فەرز و 40 ڕکات نوێژ لە ڕۆژێکدا نمونەیەکی باشی سەبر و دامەزراویە. ئەم عیبادەتە مەزنە پێدەچێت بۆ ئەوانەی کە دڵیان بەرامبەر بەخوا هاوڕێ لەگەڵ ڕێزدا داناچڵەچێت زۆر قورس و سەخت بێت. ئەم ئاەتەش ئەو ڕاستیە دەردەخات: وإنها لكبيرة إلا على الخاشعين. جگە لەمە لێرەدا پەنجە بۆ ئەو ڕاستی ڕادەچێشرێت کە هەم نوێژ و هەم فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە ئومەتانی دیکەیشی گرتووەتەوە. وا دەردەکەوێت پاش ئەوەی حەزرەتی لوقمان بەوتنی: يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. کوڕەکەی لە گەورەترین و ناشرینترینی خراپەکاریەکان ئاگادار کردەوە. لە پاڵ نوێژدا کە گرنگترین عیبادەتە، ئەو فەرمان بە چاکە و نەهی لە خراپەیەی بیرهێناوەتەوە کە گەورەترین ڕوکنی بناغەکانی ئیسلامە و ئەو ڕەهەندەی جیهادە کە هەموو کات و هەموو کەسێک دەگرێتەوە. بەمەش هەر لە سەرەتاوە جەخت لە هاوسەنگی شەرعی لە نێوان ئەم دوانەدا دەکاتەوە. هەرچی ئەم فەرمانەیشە: واصبر على ما أصابك إن ذلك من عزم الأمور. ئەمە هەم بەرپرسیارەتیشی سەر بەخۆیە و هەم بێدارکردنەوەی تێدایە بەرامبەر بە هەموو ئەو بەڵاو موسیبەتانەی کە لە ئەنجامدانی دوو ئەرکەکەی پێشوەوە سەرچاوە دەگرن.